ئەم کاتان باش و ماندوو نەبێن سەرەتا زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو داواکاریە داواکاری قەندیل پرێس لە لای من بە نرخە هەر لە بۆ ئەوەش سەرباری ئەوەی وەکو لە دەنگمدا هەستی پێ دەکەن کە تۆزێک تەندروستیم تاوانیا سەرمان بووە بەڵام سەرباری ئەوەش هەوڵمدا ئیتر داواکاریەکەتان بەجێ بێنم و وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە سەبارەت بە بانگەوازیەکەی بەڕێز ئۆجەلان کە دوو ڕۆژی بەسەر چوو و هەتا وەکو کاتی بەسەر دەسێ زیاتر شتەکانی پشت پەردا ئاشکرا دەبن و لەگەڵ ئەوەشدا ئەو خەڵکانەی کە لە دەقەی یەکەمیندا و لە سەعاتی یەکەمیندا بەتەنیا بە پشت بەستن بە دوو وشە دوو چەمکی ناو داواکاریەکە ئیتر هەڵوێستیان نیشاندا ئێستا بەشێکیان لەمانە بێگومان ئاساییە هەڵوێستی خۆیان دەگۆڕن. هاوڕێیان لێرەدا دەبێ بە کورتی قسە بکەین و دیارە ئەو پرۆسەیە ئەو لێدوانە و ئەو قۆناغا کە پێم وایە زۆر شت لەگەڵ خۆی دەگۆڕێنی ئیتر ئەمە بە سەعات دەبێ قسەی لەسەرکەی دەبێ بە ڕۆژان قسەی لەسەرکەی بۆ ئەوەی بتوانێ حەقی خۆی پێ بدە. ئێستا کە بەڕاستی کە من قسە دەکەم دەترسم لەوەی کە بە نیو سەعات چۆن ئەتوانم حەق بدەم بەو قۆناغا گرنگە بەو قۆناغا مێژوویە و ئەمە لایەنی فکری هەیە لایەنی تیۆری و کردداری هەیە لایەنی سیاسی و استراتیژی هەیە لایەنی ناوخۆیی هەیە لایەنی کوردی هەیە مەبەسمان هەموو پارچەکانی کوردستانەوە لایەنی ئیقلیمی هەیە بۆیە بەڕاستی زۆر زەحمەتە دەبێت لەسەر ئەو لایەنانە یەک بە یەک هەموویان قسە بکەین. بەڵام بە کورتی دیدارەکە لە هەڵومەرجێکدا پێک دێ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە جیهاندا سیستەمێکی نوێ دێتە ئەرەوە. ئەو سیستەمە سیستەمێکی هەم زاڵمە هەمیش سیستەمێکی زۆر بەڕەڵاو مەترسیدارە. ئەکرێ هاوپەیمانەکانت ئەمڕۆکە بتفرۆشن هاوپەیمانەکانت قەتل و عامد بکەن و ئەمڕۆکە ڕژێمەکان هەم ئەتوانن لە دەرەوە چۆن بیان هەوێ هێڕش بکەنە سەر وڵاتێکی دیکە و لە ناو خۆیاندا چۆن بیان هەوێ و هامامەڵان لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانیان لەگەڵ خەڵکی دیکە بکەن. یعنی تەماشاکەن ئێمە لە هەڵومەرجێکدا دەژین کە پۆست حوتی ئۆکتۆبەرە واتە لە حوتی ئۆکتۆبەردا ئیتر گروپێکی گرە شێوێن بەڕاستی جێگەی پرسیارە کە ئەو پرسیارە بورژێنیاننا چسی خوڕێک پێی وتن دەی بڕۆن لە ماوەی چەند دەقەیەکدا 5,000 ڕۆکێت فڕێدەنە ئیسرائیل تاوەکو ئیسرائیلیش بێ 50,000 ژن و منداڵ بکوژێ و هەموو غەزە کە دانیشتوانەکەی نزیکەی 2 میلیۆنە و هەمووی تەخت بکە لەسەر عەرز و دوای ئەوە سەرۆکێکی دیکە لە وڵاتێکی دیکە بێتە سەردەسەڵات بڵێ من ئەو غەزەیە دەکڕم ڕنگ بێ پارەشی پێنەدا و ئەوێ دەکەمە هاوارگە و شوێنی گەشت و گوزار و هەموو فەڵەستینیەکان لەوێ دەردەکەم دوای ئەوە ئەو فەڵەستینیانەی دەیان هەوێ ئەتوانن بێن وەکو کرێکاری کۆیلە لەوێدا کاریان پێ دەکەن. ئەمە لە چه هەڵومەرجێکی دنیادا بینیومانە هیچ نەمان بینیوە ئێستا کە دەیبینین ئەو بانگەوازیە ئۆجەلان لە کاتێکی وا دروست لە کاتێکی وا دەردەکەوێت لە هەمان کاتدا ئەوانەی دوێنێ چەند سەعاتێک بەر لە ئێستا تەنانەت گفتوگۆ و دیداری نێوان ترامپ و جێدی ڤەنس یعنی جێگرەکەی و لەگەڵ زێلێنیسکی و ئیتر گروپەکەی کە لە کۆشکی سپی ئەنجامیاندا ئەمەیان بینی بێ ئیتر ناچارن گیر لە داهاتووی خۆیان بکەنەوە. لە دوای ئەو دیدارەی زێلێنیسکی و دۆناڵد ترامپدا یعنی کە هەتاوەکو ئێستا لە هیچ مێژوویەکدا ڕووی نەداوە سەرۆکێکی ئەمریکا میوانێک بێنیتە ماڵی خۆی لە ماڵەکەی خۆیدا ئەوەندە سوکایەتی پێ بکە و ئەوەندە جوێنی پێ بدا و یعنی هەرکەم مابوو ئیتر بە بۆکس و بە شەق و بە پێلەقە بکەونە سەری ئیتر بەڕاستی و زۆر سەیرە ئەمە لە دنیادا شتیوا ڕووی نەداوە بەڵام ئێستاکە دەیبینین لەو هەڵومەرجەدا تەماشا دەکەین ئۆجەلانێک دەردەکەوێ ئیتر لێدوانێک ئەدا و ئەو لێدوانە تەماشا دەکەین لە ڕاستیدا 4 سەعاتی خەیاندووە هەروەکو وەفدەکە یعنی وەفدی ئیمرالی ئەو 7 کەسەی کە لە ئیستانبوڵ ڕایانگەیان 4 سەعاتی خەیاندووە بەڵام لەو لێدوانە چاپەمەنیەدا دەبینین بە تەنیا لاپەڕە و نیوێکی کە ئاچوار یعنی ئاستی گەورەی ئاچوارە لاپەڕە و نیوێکمان بۆ دەخوێنەوە ئیتر لەو لاپەڕە و نیوەدا بێگومان مانگ دووشت هەنا هەروەکو لە سەرەتاشدا باسم کرد بە پەکەکە خۆی هەڵوەشێنیتەوە و چەک دابنێن
لەوەدا ئێتە تەماشا دەکەین کار و کاردانەوەیەکی زۆر گەورە ڕوو ئەدا و کۆمەڵێک کەس لە دژن کۆمەڵێک کەس لایەن گرن و ئەمە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا تەماشا دەکەین ئەو ژمارەیە یوەیانیش ئاستی ئەو کاردانەوەیە گۆڕانکاریەکی بەسەردادی لە دیدارەکەدا بەڵام تەماشا دەکەین بەر لەوەی لێدوانەکە بخوێنرێتەوە سری سوریا ئۆندەر کە وەکو بڵێ سەرۆکی وەفدەکەشە بەڕاستی و لە هەمان کاتدا جێگری سەرۆکی پەرلەمانی تورکیایە چونکە دەم پارتی سێمینە پارتی سێمین پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی پێدراوە و لە هەمان کاتدا کەسێکی هەرە سەرەکەیە لە شاندەکەی ئیمرالی لە هەموو پرۆسەکانی دیالۆگدا جێگای گرتووە بە تایبەتی لە پرۆسی دیالۆگی 2013-2015 ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە و کەسێکە بە ئەسڵی خۆی کوردیش نییە تورکە چەند ڕۆژێک بەر لە ئێستا هاتە کوردستانی عراق لە کوردستانی عراقدا منیش ڕەخنم کرد بەهۆی نەشارەزایی کللتوری نەشارەزایی سیاست نەشارەزایی ناوچەکە و لە هەمان کاتدا بەهۆی هەندێک بابەتی دیکەش ڕنگ بێ هەندێک بابەتی سیاسی کە من دەیبەستمەوە بە ڕۆلی بارزانی لەو پرۆسەیەدا ئیتر بەهۆی ئەوە تەماشای زمانی جەستەمان کرد کە هەندێک ڕەخنەی لێگیرە و یانیش قبولی کرد کە کەسێک کە بەتەنیا سەرۆکی شارەداری هەولێرە هیچ وەزیفەیەک و فۆنکسیۆنێکی دیپلۆماسی نیە پێشوازی لێ بکە لەناو وردەکاریەکاندا خۆمان چەقبەست و نەکەین هاوڕێیان بابەتێکی زۆر گرنگ هەیە لێرەدا ئەگەر بابەتەکە لە ڕووی فکریەوە شی نەکەینەوە بەڕاستی ڕنگ بێ ئەوانەی لەگەڵی دانا و ئەمانەی لەگەڵی دانینە لە بابەتەکە نەگەن چونکە پەکەکە بزوتنەوەیەکی وهایە لەبەر ئەوەی لە هەموو پارچەکاندا وجودی یەکەم تا زۆر و لەو پارچاندا تەماشا دەکەی هەندێک لایەنگری کە لایەنگرینە نازان بۆ لایەنگرینە و هەندێک دژمنیشی کە دژمنینە بەڕاستی ئەوانش نازان بۆ دژمنینە و ئەمە بۆ مەسەلەی تێنەگەشتن لە بابەتە فکریەکان دەردەکەوێت یعنی هەندێک کەس هەیە لایەنگری ئۆزەلانە بەڵام لەبەر ئەوەیە دژی حیزبێکی دیکەیە ڕقی لە حیزبێکی کە دەبێتەوە یعنی ڕنگ بێت دژ بەریەکە شخصی نەبێ سیاسی بێ بەڵام کەشەنگە لە هەمان کاتدا کەسمان هەیە با بڵێن ئەڵێ من لایەنگری فکری دەم پارتی و یانیش هەدەف هەمە بەڵام لە هەمان کاتدا لە ریفراندۆمەکەی پێشودا بەشداری بۆ ئێستا ریفراندۆمەکەی کوردستانی عراق 2017 بەشداری بۆ و ئێستا کەش سوورە لەسەر ئەمە یعنی ئەمانە بەپێی پەیوانە فکریەکاندا نابێت شتێکی وا بکرێت ڕاستە لە ناو دەم پارتی و هەدەفەدا مرۆڤی جیاواز هەنە عوسمان بایدەمیریش یەک لەوانەیە بەڵام ئەتۆڵی لایەنی من پابەندی بەرنامەکەیمە و لە هەمان کاتدا تۆ ریفراندۆم چی ئەمە لێرەدا پەیوەندی بە لایەنە فکرەکانی من دەمەوێت لێرەدا بە کورتی هەندێک لایەنە فکرەکان کە پەیوەندی بۆ بەو بابەتەوە هەیە بەتەنیا باس بکەم یعنی پێش هەموو شتێک لە لێدوانەکەی ئۆزەلاندا چەند شتێک دەبینین کە ئۆزەران بەخۆشی زۆر حەز لەو بابەتە تیۆریە دەکا ئەویش مەسەلەی تێز ئانتیتێز و سەنتێزە لەوێدا باس لەوە دەکا کە تورک و کورد هزار ساڵ بوو برابوو بێگومان لەو 1000 ساڵەدا هەندێک زێدەڕۆیی هەیە بەڵام ئەمە کێشەنگە ئەمە مەسەلەی مێدیاتیکی لێدوانەکەیە ئەڵێ بەڵام کۆماری تورکیای ساوە لە سەرەتای دروستبوونیەوە ئەو برایەتیەی تێکدا مەبەستی ئەوەیە کاتێک کەمال ئاتاتورک کۆماری کوردستان دروست دەکا ئیتر شەڕ بە پاشماوەی میرنشینە کوردیەکان دەکا کە لە سەردەمی عوسمانیدا جۆرێک لە جۆرەکان ئۆتۆنۆمیەتیان هەبووە یعنی ڕاپەڕینی شێخ سەعید ڕاپەڕینی سەید ڕەزا و ڕاپەڕینی ئاگری و ئەمانە باز دەکات لە خاڵێکی دیکەدا ئەڵێ پەکەکە منداڵی سەردەمی خۆی بوو ئەوەش ئانتیتێزە منداڵی سەردەمی خۆی بوو و لە ئەنجامی ئەوەی سەرەوەدا سەری هەڵدا یعنی ئەڵێ پەکەکە لە ئەنجامی ئەو کردارانەی دەوڵەتی تورکیا سەری هەڵدا ئێستاکە بۆتە پیاوێکی ڕەزا قورس پێویستە نەمینێ مەبەست لێرەدا لە ڕەزا قورس من ئەو وشەیە بەکاردێنم بە ئەنقەز بەکاری دێنم مەبەستمان لەوەیە کە لە سەردەمێکدا پەکەکە سەری هەڵداوە کە کورد کۆمەڵ کوژ دەکرا حیزبی کوردی نەبووە باس لە وشەی کورد نەدەکرا کورد هەبوونی کوردانی پێدا نەدەنرا ئێستاکە ئەگەر مەسەلەکە یاساییش نەبێ بەڵام تەماشا دەکەی هیچ کەسێک ئینکاری ئەوە ناکە کە کورد هێوانە هیچ کەسێک ئینکاری ئەوە ناکە کە دەم پارتی حیزبێکی ئەگەرچی حیزبێکی تورکیایە بەڵام حیزبێکی کوردیە کە لەسەر بنەمای چارەسەرکردنی کەشی کووردا کار دەکات ئەمەش ئانتی تێزەکەی با بینە سەر سەنتێزەکە ئەڵێ
هەردووکیان هەڵەیان کرد هەم پەکەکە و هەم دەوڵەتی تورکیا یەکیان ناسیۆنالیزمی ئێتنیکی تونڕەوی بەبنەما گرت و کوردەکانی کۆمەڵ کوژ کردن و دەوڵەت بەرەو تۆتالیتاریەت و تونڕەوی چوو و ئەوەی دیکەیان ئەڵێ کەوتە ژێر کاریگەری ڕەشەبای شەڕی سارد و ناسیۆنالیزمی بنیانترا و تاقە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کۆمەلگای دیموکراتیکە یعنی لە سنتێزەکەدا ئۆجەلان بەتەنیا پەکەکە ڕەت ناکاتەوە کە دەبێ خۆی هەڵۆشێنیتەوە لە هەمان کاتدا باس لەو دەوڵەتەش دەکا کە ئەو دەوڵەتە لەسەر بنەمایەکی هەڵە دروست بووە دەبێ ئەو دەوڵەتە چارەسەریی بۆ بدۆزرێتەوە و ئەو چارەسەریش بەڕای ئۆجەلان کۆمەلگای دیموکراتیکە زۆر داوای بۆ دەکەم هەڵوەشانەوەی پەکەکە خاڵێکی گرنگە و ئەوەیە کە دەوڵەت بەردەوام داوای دەکات و ئەوەی کە لێرەدا نووسراوە لەو لێدوانەی کە خوێندرایەوە بێگومان دەبێت دانرەوە دابنێن ئەوە داوخوازی دەوڵەتی تورکیایە کە لەوێدا جێبەجێکراوە بەڵام وەکو وتمان سری سووریا ئەوەندر لە لێدوانە چاپەمەنیەکەدا بەر لەوەی لێدوانەکە لەسەر کاغەز ئەوەی کە بەدەستی خودی ئۆجەلان نووسراوە بخوێنیتەوە ئەڵێ شعرێک دەخوێنیتەوە و لە دواییشدا ئەڵێ بێگومان ئەوە بە مەرجی قانونی و دیموکراتی ساز دەبێت یعنی لێرەدا بە ئاشکرا سری سووریا ئەوەندر پێمان دەڵێ کاکە ئەوەی لەسەر ئەو کاغەزە نووسراوە ئەوە هی دەوڵەت بە ئێمەی نووسیوە و یانیش دەوڵەت پێی گوتینە کاکە هەر هیچ نەبێ لەبەر ئەوەی کۆمەلگای تورکیا ئێتە ڕانەپەڕێ کودەتا نەکرێ تورکە ناسیۆنالیستەکان مەبەستمانە نێنە سەرجادا بەکاریان نەهێنن ئێوە لێدوانێکی وا بدەن لێدوانێکی وا مەدەن ئیتر ئەمە زۆر گرنگە لە پرۆسەی ئاشتی 2003 و 2015 ئیتر بە هەمان شێوە ئۆجەلان دەیەوێ کە بانگەوازی کرد و بانگەوازیەکەی لە نەورۆزی دیاربەکردا خوێنرایەوە لە بەردەم ملیۆنان کەسوانیە زیاتر لە ملیۆنێک کەس ئامادە بوو و ئەو کاتەشدا کە تەماشای نۆتەکانی ئیمرالی دەکەین کە ئەو کاتەش تەماشا دەکەین دەوڵەت کۆمەڵێک شتی بە ئۆجەلان لابردووە بەڵام هەر کاتێک کە دەوڵەت دەچێتە لای ئۆجەلان ئەڵێ ئەوەت نووسیوە کە دەبێت لە نەورۆزی دیاربەکر بخوێنرێتەوە ئێمە فلان وشە و فلانە چەمک بە هەستیار دەبینین لە بۆ دەوڵەتی تورکیا چونکە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە ئەندامی ناتۆیە و دەوڵەتی تورکیا بە هیچ شێوەیەک مفاوەزات و گفتوگۆ لەگەڵ لایەنێک ناکە کە لە لیستی تیرۆدای چەکی بەدەستەوەدایە و ئەمان لە کلتوری تورک و دەوڵەتی تورکیادا کە ئاڵێن تورک مەبەستم ناسیۆنالیزمی تورکە مەبەستم کۆمەلگای تورکیان نییە لە کلتوری ناسیۆنالیزمی تورک و دەوڵەتدا شتێکێ بەڕاستی گفتوگۆ دانوستاندن لەسەر بنەمای لەیەک تێگەیشتندا نییە لەسەر بنەمای ناچاری ویانیش بەزاندن یان ئەتۆ من دەبەزێنی گفتوگۆت لەگەڵ دەکەم وەکو ئەوەی پوتین چەند ساڵێک بەردە ئێستا لە ئیدلیب فڕۆکەکانی بەپێی دەوڵەتی تورکیا ڕەنگ بێ زیاتربی لە دقەیەکدا 35 عسکەری سەربازی تورکیای کوشت و هەڕەشەی کرد کە زیاتریان لێ بکوژێ لە ئیدلیب هەمیان دەربکە ئیتر ئەردۆغان کە دەیزانی پوتین سوکای تیشی پێدەکا هاڵسایتر خۆی کۆکردەوە و لەگەڵ حکوومەتەکەی چۆ بەردەرگای پوتین و پوتین لەوێ سێ چوار دقە لە بەردەم دەرگا ڕایگرتن حتا وەکو ئەردۆغان کە توانای ڕاوەستاندنی نەما لەوێ کورسیەکە بوو کورسی بەکتیەکان و ئەوانەی بەردەرگا بوو لەسەر ئەو کورسیا دانیشتماوەیەک هەتاوەکو دەرگیان لێ کردەوە یعنی ئەوەیە یان دەبێ بیبەزێنی ئینجا لەگەڵت دادەنیشی گفتوگۆ دەکات لێت تێگە هەوڵەدا لێت تێبگە یان دەبێ ئەو تۆ ببەزێنێ و یانیش دەبێ هەڵومەرجێک هەبێ هەڵومەرجەکەم باس کرد هەڵومەرجێک لە ئارادایە ئێمە لە سەردەمی پۆست حوتی ئۆکتۆبەرین لە سەردەمێکدان کە ئیسرائیل هێرشی زۆر ڕادیکاڵانە بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و ئیسرائیل لە کاتێکدا هێرشەکان دەکا بە دەوڵەتێکی کە دەڵێ پۆلیسەکانت با لە فلان شار و فلان شاخ نەبن لە فلان جێبن با فلان چەکیان پێ بێ فلان چەکیان پێ نەبێ وانە چیا داگیر دەکات ئیتر بە ئارەزووی خۆی بەبێ مناسبە ڕۆژانە بۆمبەبارانی دەکات ئەڵێ لە فلانە گروپ لە سووریادا فدراسیۆنیان دەوێت بەو شێوەیان لەو سەردەمەدا ئیتر ئەوە هەڵومەرجەکان تەماشا دەکەین ئیتر ئەو لێدوانە بەو شێوەیە نووسراوە ئیتر لە بۆ ئۆجەلان ئەمانە هیچیان گرنگ نین ئەو لێدوانە چیتیان نووسراوە لە بۆ ئۆجەلان لە نەورۆزی لە بانگەوازی قۆناغی پێشوشدا وابوو کاتێک دەوڵەت ئەڵێ فلانە وشە و فلانە چەمک دەربخە
ئۆزران هیچ کێشەیەک دروست ناکە هەڵێ بە ئارەزوی خۆتان دەستکاری بکەن چی لێکەن لێ بکەن گرنگ ئەوێ بخوێنرێتەوە چونکە ئەو جەلان دەزانێت لە کاتێک لە دەوڵەتدا لە تەلەڤیزیۆنی دەوڵەتدا لە ناو جوگرافیای تورکیادا لەژێر دەسەڵاتی تورکیادا بانگەوازیەک خوێندرایەوە ناوی عەبدوڵڵا ئۆزرانی پێ بوو ئەوە ڕەسمیکردنە دانانە بە خودی عەبدوڵڵا ئۆزران وەکو ئاکتۆرێک کە گفتوگۆ دەکات ئەمە زۆر زۆر گرنگە ئیتر بە هەمان شێوە ئەمە بابەتێک لە بابەتی گۆڕینی پەکەکەدا گۆڕینی پەکەکە ئەمن لە 98 بەدواوە بەڕاستی لە دەمی ئۆزران بەخۆم بیستووە یعنی بە شێوێک لە شێوەکان باسی لەوە کردووە ئەگەر ئێوە خۆتان نەگۆڕن من لە پەکەکە ئیستیقالە دەکەم ئەوە حیزبی من نییە کە دروستم کردووە و ئیتر لە هەمان کاتدا ئەمە بابەتێکی وەهایە کە لە دوایی باسی دەکەم پەیوەندی بە پارەدیگمەکانی ئەو جەلانەوە هەیە مەسەلەی حیزب گۆڕیندا ئیتر تەماشا دەکەین ئێستا کە گۆڕانکاریەکە بەو شێوەیە ببینی باشترە ئەو دەڕان بەو شێوەیە دەرگای لە بەردەم قۆناغێکی نوێ کردەوە و تۆپەکەی ئێستا فڕێداوەتە ئامێزی پەکەکە بەڵام تۆپە گەورەکەی فڕێداوەتە ئامێزی دەوڵەتی تورکیا پێی وتونە ڕێگا لە بەردەم تێکۆشانی کۆمەلگەی دیموکراتیک بکەنەوە یانی ئێستاکە دێنە سەر فکرەکەی ئۆزران فکری ئۆزران لێرەدا چییە کە خەڵک لی تێناگات باسی ئۆتۆنۆمی نەکردووە باسی خودمختاری نەکردووە باسی خۆسەری کولتوری نەکردووە ئەماڵی ڕەت کردوونەتەوە بەڵێ باشە ئێستا ئۆزران چییە باو پرسیارە بکەین ئۆزران سۆسیالیستە ئۆزران ناسیۆنالیستە ئۆزران ئیسلامیە نەخێر ئۆزران هیچ لەمانە نییە تەماشا بکە ئەو جەلانێک کە 26 ساڵ لە زیندانی ئەمڕاڵی دەخوێنیتەوە هەموو کتابە تیۆریەکانی جیهان ئەوەی وەرگێڕابێتە سەر زمانی تورکی هەمووی خوێندونەتەوە ئیتر تەماشا دەکەین بەردەوام ئەو قسانەی ئەو جەلاندەی کە هێرشی سەر مۆدێرنیتە دەکات ڕەخنەی لێدەگری مۆدێرنێتە چییە مۆدێرنێتە بریتیە لەو چەمکەی کە بەرگری لە دەوڵەتی نەتەوەیی دەکا و بەرگری لە ئابووری دەوڵەتی نەتەوەیی دەکا لەسەر بنەمای گوێنەدان بە تێکدانی ژینگە گوێنەدان بەبوونی ژن وەک هاوڵاتیەکی دەرەجە دوو لە جیاتی ئەوەی کە ئاکتۆرێکی سەرەکەبی لە ناو کۆمەلگادا هەتا دوایی هەمووی باس ناکەم لێرەدا ئیتر تەماشا دەکەین ئەو جەلان پێی وایە کە دەبێ لە جیاتی ئەوەی ئەتۆ پەنا بوو کەرستەیەک ببێت کە خودی کەرستەی دەوڵەتە یعنی خودی کەرستەی مۆدێرنیتەیە لە جیاتی ئەوە دەبێ ئەتۆ ئەلتەرناتیفێک دروست بکەی کە لە دژی ئەو کەرستەیەدا شەڕ بکە و مەبەست لێرەدا شەڕکردن لە ناوبردنی نییە بەڵکو هاوسەنگکردنیەتی ئەمەش بەتەنیا لە ڕێگای کۆمەلگا دەبێت چونکە دەوڵەت بەتەنیا کۆمەلگا لەناو دەبا دەوڵەت دەبێت دان بە کۆمەلگا بنێ کۆمەلگاش دان بە دەوڵەتدا بنێ و ئەم تیۆریانە تەماشا دەکەین نەکەس باسی لێوە دەکا نەکەس قسەی لەسەر دەکا تەنانەت لە ناو پەکەکەشدا باسی لێوە ناکرێت تێگەشتێکی بەرچاویش نییە چونکە ئەمەی ئێستا باسی دەکەم ئەمە لە 2013 هاتۆتە دەرەوە واتە پێشتر ئۆزران بیری لێکردوتەوە نووسراوە بەڵام لە شەڕی خەندەق کە تەماشا دەکەین 2 ساڵ بەرنەوە پەکەکە دەچێت لە دژی دەوڵەت لە ناوچەکانی سووری ئامەد و جزیرە و نووسێبین و ئەمانەدا دادگای شەڕژ دروست دەکات دادگای خۆی دروست دەکات خەندەق لێ ئەدا وانە سەنگەر داانێ ئیتر مەکتەبی خۆی دانێ یعنی دەوڵەتی خۆی دروست دەکات ئەوە مانای چی ئەمە مانای تێنەگەیشتنە لەو تێزە یانیش کارکردنە بە پێچەوانەی ئەو تێزە ئەتۆ نابێ بچی هیچ حسابێک لە بۆ دەوڵەت نەکەی دەبێت دەوڵەت ناچار بکەیت بۆ ئەوەی دان بە کۆمەلگا بدرێ ساحەیەک لە بۆ کۆمەلگا بکاتەوە کە بەیەکەوە کار بکەن بەڵام کۆمەلگا دەوڵەت ڕەت ناکاتەوە کۆمەلگا نابێت ئەلتەرناتیفی دەوڵەت شتیوە لە هیچ شوێنێکدا نابێت ئەوە بە پێی تێزەکانی ئۆجەلان من ناڵێم ئەمانم ڕاستن نیە من کارم بەوە نییە من باس لە خودی تێزەکە دەکەم لێرەدا تەماشا دەکەین ئۆجەلان دەیەوێ لە ڕێگای کۆمەلگا و ئیتر بە تێگەیشتن بە دەرەکردن بەوەی کە دەوڵەت بەبێ کۆمەلگا وانی دەوڵەتی کلاسیکی دەوڵەتی نەتەوەی کێشەیە ئیتر دەیەوێت لە ڕێگای ئەمە کێشەکە چارەسەرکە بەڵام بە شێوەیەکی سەرپێیانە ڕنگ بێ ئەو جەلان بەخۆی ئەگەر ئەو پرسیاری لێ بکەیت ئەو ڕەخنەی لێ بکەیت وەڵامێکی هەبێ بەڵام من لێرەدا پارادۆکسێک دەبینم ناکۆچی پارادۆکسێک دەبینم بەو پێ بێ ئەو جەلان لەگەڵ دەوڵەت و دەسەڵات ڕێککەوتووە کە بەپێی زانیاریەکانی ئوزگر ئۆزەر 4 مانگ نییە دیدار هەیە بەڵکو
زیاتر لە ساڵێکە دانوستاندن لە نێوان ئۆجەلان و دەسەڵات لە ئارادایە. کەواتە پرسیارەکە ئەوەیە ئۆجەلان لەگەڵ ئەو دەسەڵاتە کە ژینگەی کۆمەڵایەتی ئابووری و هەموو شتێک خراپ دەکا چۆن ڕوبەڕووی تەخریباتەکانی مۆدێرنە دەبێتەوە. ئەمەیان زاری دیانە. پاشان هەندێک زانای تیۆری و سیاسی پێیان وایە لە سەردەمی ئێستادا کە نیۆلیبرالیزم بێگومان یەک لە ئیدۆلۆژیە سەرەکیەکانە لە دوای مۆدێرنەدا کە هێڕش دەکاتە سەر سنوورەکانی دەوڵەتێتەوەی دەیەوێت دەوڵەتێتەوەی بێمانە بکات بچوکی بکاتەوە سنوورەکانی کونکن بکات بیان لەرزێنێ. ئێستاکە نیۆلیبرالیزم خەریکە دەبێتە نیۆفاشیزم لە سایەی تەکنۆلۆژیادا وانە دەبێتە نیۆفاشیزم و ئێستاکە تەماشا دەکەین لە بەرامبەر نیۆفاشیزمدا زانا تیۆریەکان باسلەوە دەکەن کە دەوڵەت دەچێتە قاڵبەکەی پێشووی واتە دەوڵەت نەتەوەیی سنوورەکانی کلاسیکی خۆی دەگەڕێنێتەوە واتە خۆی کۆ دەکاتەوە سەدێک باشە ئۆجەلان چۆن دەتوانێت لە بەرامبەر ئەو دەوڵەتە ئەگەر ئەو تیۆریە ڕاست بێ چۆن ئەتوانێت ڕوبەڕوو بێتەوە. ئەمەش لە لای منەوە هەندێک پارادۆکسی تێدایە. لە ڕاستیدا ئەوە نییە کە هەندێک کەس بۆڵە دەکەن وایە ئۆجەلان شتێکی داوا کردووە و لایەنی کوردی ئەنجامی دەدا نەخێر. ئۆجەلان باش دەزانێت خەڵک و کورد لە تورکیا چی دەوێت خەڵکی کورد لە تورکیا چی دەوێت. تەماشا بکەن من لە چەندین بەرنامەی دیکەدا باسم کردووە یعنی هەموو ئامارەکان نیشانانە خەڵک لە تورکیا شەڕی ناوێت خەڵک سیاسەتی سڤیلی دەوێت کا بڕۆ داوای خۆپیشاندان بکە کەست بۆ کۆ ناکرێتەوە بەڵام داوای دەنگدان بکە خەڵکت بۆ کۆ دەکرێتەوە داوای مۆسیقا بکە خەڵکت بۆ کۆ دەکرێتەوە داوای فۆلکلۆر بکە خەڵکت بۆ کۆ دەکرێتەوە. خەڵک لە تورکیا چەکی ناوێت خەڵک حیزبی مۆدێرنی دەوێت خەڵکانێکی ناوێ کە لە ئاوێنەی ئەشکەوتەکانەوە سەیری کۆمەلگا دەکەن. لە تورکیادا سۆسیۆلۆژیای خەڵکی کورد زۆر گۆڕاوە بە میلیۆنان کەس لە دێهاتەکانی کوردستان کۆچیان کردووە بەرەو شارەکان بەرەو مترۆپۆلەکانی دەوڵەتی یعنی مترۆپۆلەکان شارەکانی دیکەی تورکیا و بەشێک لەوانە لە بواری چینایەتی و لە بواری بەرژەوەندی و ئابووری شەو گۆڕانکاریان بەسەردا هاتووە. خەڵک پێشتر لە دێهات بوو بێگوت بژی سەرۆک ئاپۆ بژی گەریلا بەڵام ئێستاکە چۆتە شار تەماشا دەکەی لە شار ئەو منداڵانە مەکتەبیان خوێندووە و خەریکن لە دائیرەیەکدا کار دەکەن ئەو بەرژەوەندی و ئەو هەڵسو کەوت و ئەخلاقی جاران هەیان بوو ئێستاکە نیان نیتیان بەڵام ناسنامەی کوردبوونی خۆیان دەپارێزن. لە هەمان کاتدا ئەو خەڵکە کە لە شارە گەورەکانی تورکیایە لەوێدا بۆ نمونە ڕێستۆرانتێکی هەیە ڕێستۆران لە چ هەڵومەرجێکدا کار دەکە لە هەڵومەرجێکدا کە شەڕ نەبێ ئاشتی هەبێ وانە خۆشگوزەرانی هەبێ کە هاتوچۆ هەبێ گەشتیار هەبێ. لێرەدا مەبەستمان ئەوەیە کە گۆڕانکاریی زۆر گەورە ڕوویداوە بۆیە کاتێک مراد قەڕێلان قسە دەکات لەسەر تەلەڤیزیۆن ڕەنگ بێ سەرنجێکی وای لەلای ئەو جەماوەرە نەبێ بەڵام کاتێ سلاحەدین دەمیرتاش یەک تویتەر دەکا دەتوانێت نەوەک لە تورکیا بەڵکو چەند ڕۆژێک بەر لە ئێستا سلاحەدین دەمیرتاش یەک تویتەری کرد و داوای کرد کۆمەڵێکی کولتوری لە بەرلین ساز بکرێت کە پێشتر پێشەوەی زیندانی بکرێت سەردانی ئەوەی کردووە و ئەوەی بینیوە دۆ ڕۆژی پێنەچوو خەڵکی کورد لەوێ کۆمەڵێکی کولتوریان دروست کرد. ئەمە زۆر گرنگە مرۆڤ لەوە تێبگە. ئیتر ئەو هەڵوو مەرجانە کە گۆڕاون ئۆجەلان ئەمە باش دەبینێت لەسەر ئەو بنەمایە داوای چەکدانان دەکات. لە هەمان کاتدا ئەوە مەسەلەیەکی سیاسی استراتیژی زۆر گەورەشە ئێستاکە یعنی ئێمە لە بروکسلین من لە بروکسلم و سکرتێری ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیشم و چەندین جار لەگەڵ برادرانی باکوور و ئەوانە سەردانی ئەوروپیەکانمان کردووە باسمان کردووە ئێمە شەڕی داعش دەکەین ئێمە فلاین دەکەین ئێمە وا دەکەین هەمومان قەوڵە بەڵام لە نەتیجەدا ئەتو چ دەبی با ببی ئەتۆ بۆنی ڕێکخراوەک لێدێ ئەو ڕێکخراوە لە لیستی تیرۆردایە و چەکی پێە لە دژی دەوڵەتێک شەڕ دەکا کە ئەو دەوڵەتە ئەندامی ناتوویە خلاص نقطە هیچ شتێک لێرەدا ناگۆڕدنێ. من بە ئاشکرا یارمەتیت نادەم زۆر بەنهێنی پەیوەندیەکەم با لەگەڵتەوە هەبێ لە بۆ هەندێک تەماشا دەکەی پەیوەندی پەکەکەەوە پەیوەندی وڵاتانی ئەوروپا لە مێژووە تاوەکو ئەم ساڵانەی دوایی بەردەوام پەیوەندی ئیستیخباراتی بوو بەتەنیا لەگەڵ ئیستیخباراتەکان پەیوەندیان هەبوو هەرچی ویست باشیان لە ڕێگای یارمەتیشیان ویست بە ڕێگای ئیستیخباراتەکان دەبوو نەوەکو لە ڕێگەی وەزیری وەزارەتی دەرەوە. ئەوە ئیتر ئۆجەلان دەیەوێ ئەمە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە ئەم کارتە لە دەستی وڵاتانی خۆر ئاوا و وڵاتی تورکیاش دەربێنێ.
دەوڵەتی نەتەوەیی و کەرەستەکانی باس بکەین ینی شتێکی نهێنی نییە کە لە پارادیگمەکانی ئۆجەلاندا ناڵێن دیسە ناڵێم ڕاستیان هەڵەیە ئەمە بۆ خۆتان بێ و یانیش مێژوو نیشانیەدا بەڵام ئۆجەلان دژی مۆدرنیتەیە دەوڵەتی نەتەوەیی بەرهەمی چێ بەرهەمی دەوڵەتی نەتەوەییە فدراسیۆن و ئۆتۆنۆمی و خودمختار و هەتا خۆسەری ئەتنیکی و کولتوری چییە ئەویش بەرهەمی دەوڵەتی نەتەوەییە حتى حیزب بەخۆی بەرهەمی دەوڵەتی نەتەوەییە کەواتە تۆ چۆن ئەکرێت لەلایەک دژی مۆدرنیتە بی بەڵام لە هەمان کاتدای تۆ بڵێ ئەمن دژی مۆدرنیتە بەڵام فدرالیم دەبێ شتی وا چۆن دەبێ یعنی لە ڕووی تیۆری شتێکی وا دەبێ نەخێر نابێ و ئەتۆ ئەگەر ئەمەت کرد دیسا دەگەڕێەوە ناو چەمکەکانی دەوڵەتی نەتەوەیی چەمکەکانی مۆدرنە ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤ لەمە تێبگا لەگەڵی دانیەمە ئەمە کێشەی خۆتە بەڵام ئینسان ئەگەر دژمنیشی بوو لە مەسەلەکان تێبکە ئۆجەلان ئەڵێ مۆدرنیتە دەوڵەتی نەتەوەیی هێنا ئاراوە و ئەو دەوڵەتە خەڵکی پەرێشان کردووە کۆمەلگای پارچە کردووە و ئەمە بۆتە کەرستەیەک لە دەستی نیۆ لیبرالیزمدا کە بەتەنیا بازرگانی بە هەموو نرخەکانی کۆمەڵایەتی و مرۆڤایەتی دەکات و خەڵک نابێ هەموو ئەو کەرستانەی دەوڵەتی نەتەوەیی کۆپی بکاو بە شێوەیەک لە شێوەکان بیکڕێویانیش بیفرۆشێ بەڵکو دەبێ پارادیگمێکی دیکە بدۆزرێتەوە ئیتر کە بەلای کەمەوە ناشیرینیەکانی دەوڵەتی نەتەوەیی و یانیش پارچە و کەرستەکانی دەوڵەتی نەتەوەیی ڕەت کرد بێتەوە تۆ ناتوانانی داوای ئۆتۆنۆمی بکەیت ناتوانانی داوای فدراسیۆن بکەیت چونکە ئەو کاتە تۆ دەوڵەتی نەتەوەیی قبوڵە چونکە فدراسیۆن قۆناغێکە بۆ ئەوانەی کە هێشتا نەگەیشتونە بە دەوڵەت دەیان هەوێ لەو قۆناغەدا فدراسیۆنیان هەبێت لە ئایندەدا بگەن بە دەوڵەت وانە ئەمە لە هزری ئۆجەلاندا نییە کە لەگەڵی دانێبی ئێستا کەشتە باشا دەکەین لە ناو پەژاکدا دەیان کەسەیە بەرپرسیاری پەژاکە بەڵام ئەڵێ بژی دەوڵەتی نەتەوەیی ئێران داگیرکەرە عراقیشی پێداگیرکەرە کە یەکەمین دەوڵەتە لە دەستوری بنچینەی خۆیدا کەشی کوردی چارەسەر کردووە کە سەر و کۆمارەکەی کوردە نەوەک ئەکرێ خۆ کوردێک هاکان فیدانیش کوردە بەڵام هاکان فیدان بە ناسنامەی کوردبوونەوە بە ناسنامەی کوردەوە خۆ سیاسەت ناکە ئەڵێ من تورک با هاکان فیدان یاک ڕۆژ بچێت لەناو حکوومەتدا بە کوردی قسە بکە بزانە چی بەسەر دێ بەڵام لەتیف ڕەشید وانە مامزەران وانە بوو وانە ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە لە ئەنجامی تێنەگەیشتن دێ ئەمە لە ناو پەکەکەشدا کێشێکی زۆر زۆر گەورەیە یعنی ناتوانانی گلەی لە خەڵکەکە بکەین ئۆجەلان ئەڵێ لە سەردەمی گلۆبالیزاسیۆن داین سنوورەکان ئیتر پەیتا لاواز دەبن وەکو وتم ئەمە ئەکرێ پارادۆکسێک بێ لەگەڵ هەڵومەرجی ئێستادا چونکە لە هەڵومەرجی ئێستادا هەندێک کەس ئەڵێن و ئەمەش وایە لە سەردەمێکدا کە ئابووری لیبرال هێرش دەکا ئیتر هەندێک دەوڵەت ئەکەونە قاوگی خۆیان لە بەرامبەر ئەم هێرشانە سنوورەکانی خۆیان تەسک دەکەنەوە بچوک دەکەنەوە قایمی دەکەن بەڵام ئەو پێی وایە لە سەردەمی تەقینەوەی تەکنۆلۆژیا و عەقلی دەستکردا دەوڵەت ناتوانێت تاکەکان کۆمەلگا و ناسنامەکانیان بپارێزێت بەڵکو ئەوە کاری کۆمەلگایە دەبێت دەوڵەت ناچار بکرێت دان بە کۆمەلگا بنێت دان بە ناسنامەی کۆمەلگا بنێت و کۆمەلگا خۆی ڕێک بخە کۆمەلگا تاقەلایەنێک کە بتوانێت خەڵکی کورد ئازاد بکە کۆمەلگایە دەوڵەت ناتوانێت و ئازاد بکە حتا ئێوارەی ئەو دەوڵەتە کوردی بی و ئەمە لەگەڵی دابینیان لەگەڵی دانەبین تەماشا دەکەین لە کوردستانی عراقدا ئەمە دەبینین کە ئەو دەوڵەتە یعنی وایانیش کەرستەکانی دەوڵەتە فدراسیۆن کەرستەیەکی دەوڵەتی نەتەوەییە چ دەکات لە بۆ کۆمەلگا لە کوردستانی عراقدا هونەر پێش دەخەنە خێر هەموو هونەرمەندە ڕەسەنەکان کۆبکەوە هونەرمەندە بەتواناکان زیرەکەکان دروستەکان ئەڵێن هونەر لە سەردەمی سەدام حوسێندا هونەری کوردی زۆر زۆر پێشکەوتوتر بوو و ئێستا کە من بەخۆم زیاتر تەماشای هونەر و گۆرانی و مۆسیقای کوردەکانی ڕۆژهەڵات دەکەن تام و سێژ لەوان دەبینم تام و سێژ لەوانەی عراقەت نابینم توێشی یادەمێ ئەگەر یەک دوو کەسی لێ دەرخی ئەمە دەبینین لە مەسەلەی موچەدا ئەمە دەبینین لە مەسەلەی ژناندا ئەمە دەبینین لە هەموو بوارەکاندا لە مەسەلەی کولتوردا دابوونەریدا تەماشا دەکەین ئەو فدراسیۆنە ئەو دەوڵەتە ئەو کەرستەی دەوڵەتە تەماشای کۆمەلگای کوردی لە کوردستانی عراقدا لەناو دەبێت لەناو نابە ئینسان دەبێت هەندێک بە هێواشی لەسەر ئەو بابەتانە قوڵ بێتەوە با هەندێک قسە لەسەر دەوڵەت و ئۆپۆزیسیۆنی تورکیا بکەین
لێرەدا دەمانەوێت بینە سەر بابەتە سیاسیەکان پەیتا مەسەلە فکرەکانمان تاوتوێکردن ئۆپۆزیسیۆن چۆن مامەڵە دەکات ئایا درێژە بە نەتەوەپەرستی کلاسیکی دەدا یان نا ئەمەیان جارێ بەڕاستی دیار نییە ئێستا کە 10 ساڵات دەیەوێت کێشەی کورد لە قاڵبی سیاسی بێنێتە دەرەوە و بیکاتە بابەتێکی کللتوری بۆ نمونە ئەوان ئەڵێن زمان بابەتێکی کللتوریە تا ئێمە مافی زمان بە کوردەکان بدەین و ئەمە لە ئایندەدا دەبێت وەکووتم وەکو سەری سووریا ئەوەندەر دەڵێ یا وایانی دەی دڕکێنێ پێش خوێندنەوەی لە دیوانەکەدا ساڵێکە لە نێوان ئەو زەدان و دەوڵەت ڕێککەوتن کراوە چەندین دەوڵەت دانی بە چەندین ماف و شتی وا ناوە ئەمانە زمانی کوردینە لێبوردنی گشتیان و نەهێشتنی مەسلەی ئیتر دەستگیرکردنی سەرۆک شارەوانیەکان و خستنە شوێنی قەیومە ئەمانە هەمویان هەنا ڕووا هەستەکە ئەمانە هەمویان هەبن لەسەر کاغەز ویانیش بە قسە هەر هەمویان هەبن بەڵام وەکووتم ئەوەی مرۆڤ لەو دەوڵەتە تێگە لە ئێستاکە ویانیش ئەوەی من لی تێگەم ئەو بۆ سورینە دەیەوێت کێشەی کورد لە قاڵبێکی سیاسی بێنێتەوە بیخاتە قاڵبێکی کللتوری بەڵام دەتوانێت یان نا ئەمە زۆر گرنگە با نمونەیەکتان ببینەوە ئەوان کە ئاڵێن دان بە زمانی کوردی دەنێن باشە زمانی کوردی لە کام دائیرەی دەوڵەت بەکار بێ وانیش بەکار نهێنرێ لە دادگا بەکار بێ ویانیش لە خوێندنگا بەکار بێ لە زانکۆ بەکار بێ لە پۆلیس بەکار بێ ویانیش تەرجمەی لە بۆ بینین ئایا ئەمە خۆی لە خۆیدا بابەتێکی ئیداری و سیاسی نییە بەڵێ بابەتێکی سیاسی یعنی هەرچێکی دەکە دیسە بە بابەتەکە دەبێتەوە بابەتێکی سیاسی خۆجەنان بەنسبەت چەک و پەکەکە یعنی تەماشاکەن هەردوو مەسەلە لە لێدوانەکەدا هاتووە هەردوو مەسەلە بە وردی بخوێنەوە هەردوو مەسەلەکە بە توندوتیژی دەبەستێتەوە یعنی چەکدانانی پەکەکەەوە هەڵوەشانەوەی پەکەکە بە توندوتیژی دەبەستێت بە مەرجی توندوتیژی دەبەستێتەوە ئەڵێ ئەگەر مەرجی توندوتیژی لە ئارادا نەوێنن ئەوە پەکە چەکدادنێ و ئەما پەکەش وا پەکەکە خۆی هەڵدەوەشێتەوە ئایا دەوڵەت تا چ ڕادەیەک ئەو توانایی تێدا هەیە واز لە توندوتیژی بینی هەردوو احتیمال لە ئارادا لە ئێستادا قسە لەسەر تەنانەت ئەمەش دەکرێت کە لە ئایندەدا بەڕاستی ئایا ڕێککەوتنێکی ئەمن پێم وایە ئەو قۆناغی کە دەستی پێکردووە ئەم قۆناغە بە تەنیا تورکیا پەکەکەنی ئەم قۆناغە ئەم پێم وایە وڵاتە خۆرئاواییەکان لە ناویدانە پێشتر زۆرم قسە لەسەر ئەوە کردووە و ئارگومنتەکانم هێناونەتەوە بۆ وڵاتانی خۆرئاوا لەگەڵدانە ئەوانەی بیان هەیە با تەماشای کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بکەن لەوێ چەندین بابەت لەسەر ئەو ئەمە هەن کەواتە لێرەدا وڵاتانی خۆرئاوا دەبێت لەسەر ئەو بابەتە قسەیەکیان لەگەڵ دەوڵەتی تورکیا کردبێ کە ئێمە ڕێگاتان پێدەین مەسەلەی پێکە چارەسەر بکەین بەڵام لە هەمان کاتدا ڕێگەکەی ویانیش مەبەستەکە لێرەدا ئەوەیە لە دایکبوونی کوردستانێکی دیکەیە لە سووریادا با ئەو کوردستانی تورکیا دوا بخەین بە مەسەلەیەکی نەرم لە ڕێگایەکی نەرم چارەسەری بکەین بۆ ئەوەی کوردستانێکی دیکە لە دایک ببێ کەواتە ئەوە دووەمین کوردستانە کە لە سەردەمی ڕەجەب تەیب ئەردۆغاندا دروست دەبێت ئەمە زۆر گرنگە ڕەنگ بێ حکوومەتێکی بەهێزتر بووایە خاڵی لاوازی کەمتر هەبوونایە لە گەندەڵی نەئاڵا بووایە کارتی لاوازی لەدەستی ئەمریکا وڵاتانی خۆرئاوادا نەبووایە ڕێک بێ لە کوردستانی عێراق مابووایە بە لە کوردستانی سووریاش دایک بووە ئێستا کە تەماشا دەکەین لە کوردستانی سووریا ناوەکەی هەرچی دەبێ ئەمە گرنگ نییە بەڵام لە سووریادا شتێک دروست دەبێت ئەوە هەموو کەس وەکو مانگە شەو دەیبینی ئەگەر هەڵو مەرجێکی تایبەت نێتە ئاراوە چونکە ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوانەی ئێستا باسییان دەکەین هەمویان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕەنتیان نییە کەواتە لێرەدا ڕۆڵێک دەکەوێتە سەر کادیر و سەرکردەکانی پەکەکە کە لە تاقیکردنەوەی چەند ڕۆژ پێش ئێستادا سەرکەوتوو نەبوون بەڕاستی یەک ئەو قۆناغیان بە شێوەیەکی شەفاف بە کەس نەوت هەرچەندە من لەگەڵ ئەوە داما بەشێک لە شتەکان کە بەنهێنی بمێنێنەوە بەڵام دوای ئەوەی کە نامە لە بۆ تاڵەبانی دێ لە بۆ بارزانی دێ میت دەیزانێ هەموو شتەکان قەید دەکرێن دەبا خەڵکیش بزانێ یانی چی ڕوویداوە لەسەر چی قسە کراوە لەسەر چی قسە نەکراوە بەشێکی دەربخ بەڵام سەرکردەکانی پەکە هەتا حوتو بەر لە ئێستا هەردیان گشتی وای نییە من زاری یەکەم هەواڵێکم دروست کرد ئیتر هەزارێک جوێنیان پێدان تاوانباریان کردن گوتیان تۆ میتیەوە ئەوەت لە پاراستن وەرگرتووە ئەوەت لە چێ وەرگرتووە جاشەکانی تورکیا ئەم زانیاریانە پێدای کە دیدارێکی ناڕاستە خۆ لە نێوان ئیمڕالی و قەندیلدا ساز بووە پەیامیان لە بۆ چوونە باس لە دەستبەردان لە چەک کراوە چۆن باسی شتان دەکەوە کفرە
پاشان ئیتر جەمیل بایەک مراد قەرێران گوتیان هەر شتیوان نییە تەنانەت جەمیل بایەک چەند ڕۆژێک بەر لە ئێستا گوتی ئۆجەلان لە ڕەوشێکی قانونی دانیە کە داوا لە ئێمە بکە چەک دابنێت ئەوە ئێمەی بڕگەڕێت بەڵام ئێستا تەماشا دەکەی ئۆجەلان وای کرد و قبولی کردووە قبولی دەکە قبولی ناکە جارێ نازانین بەڵام واڵێ یانی تەماشا دەکەین ئەو ڕۆڵەی کە دەبوایە سەرکردایەتی پەکە بیبینێ بەڕاستی لە چەند ڕۆژی پێشودا ڕۆڵێکی زۆر خراپ بوو و ئەمە وای کرد بێ باوەڕی لەناو خەڵکدا دروست ببێ گوایە ئۆجەلان تەسلیم دەبێ بەڵام سەرکردایەتی پەکە و قەندیل بەرگری دەکە ئەوان قبول ناکەن شتیوە و کاتێک بینیان کە ئۆجەلان بانگەوازی چەکدانان دەکا پەکەکە شەتاوە کوێستە دەنجی نییە ئەم جارە هەمویان گوتیان ئاژ بەتاڵ ڕوویدا بەڵام شتیوە لە ئارادا نییە نە ئاژ بەتاڵ هەیە نە شتێکی وا هەیە کە ئەتۆ زۆر دڵت پێی خۆش بێ ئەمە قۆناغێکە تاقی دەکرێتەوە پێشترکاری لەسەر کراوە و ئۆجەلان لەو بارەوە خۆی سەلماندووە ئەگەر ئۆجەلان ویست بای تەسلیم ببێ ئاژ بەتاڵ بێ لە ساڵی یەکەمی لە گرتوخانەدا ئەم کاری دەکرد و ئەو کاتە 26 ساڵ لە زیندان نەدەمایەوە خۆی و هاوڕێکانیش ڕزگار دەکرد و ئێستا ڕێکبێژیانێکی زۆر خۆشی هەبوایە نەیکرد شتێکی دیکە هەیە لێرەدا کە دەبێ باسی بکەین ئەویش ئەوەیە یعنی لە شوێنێکدا با بڵێن ئۆجەلان و دەوڵەت لەسەر مەسائلی دموکراسی و یاسا هیچ ڕێککەوتنێکیان نەکردو هیچ ڕێککەوتنێک نییە هەتاوەکو ئێستا و یانیش ناکری قازانجی ئەو پرۆسەیەتیە لە هەر شوێنێکدا خۆی کە ئاشتی بەرقەرار بێ دەبێت لەوێ دەوڵەتێکی یاسایی و حقوقی و دیموکراتیان هەبێت بریتانیا و ئیرا کە ڕێککەوتن لە کاتێکدا ڕێککەوتن کە شینفەین و دەوڵەتی بەریتانیا هەردووچیان دیموکرات بوو یاسایی بوو ڕێزیان لە یاساکانیان دەکرد ئێستاکە لە دەوڵەتی ڕەجەب تەیب ئەردۆغاندا ئەو قانونانی ئەو یاسایی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەمڕۆ ئیمزایان دەکا سبەینەی گەڕانتی نییە جێبەجێ بکرێت ڕەنگ بێ بەخۆی سوکایەتیان پێ بکا و فڕیان بدا و جێبەجێیان نەکا لێرەدا کەواتە سوودی پرۆسەکە چییە سوودی پرۆسەکە ئەوێ لەو شوێنانەی کە ئەتۆ لە ڕێگای قانون ناتوانێت کێشەکە چارەسەرکەی قەیرانەکان دوا دەخەی و لەو بینەدا ئەتۆ دەتوانی لە سەردەمێکدا کە چەکەکان ڕاوەستاوە ناتەقێنرێن زیاتر ئیمکانت هەیە خۆت بگەینە کۆمەلگای بەرامبەرت کە کۆمەلگای نەتەوەپەرستی تورکە من باسم لەوێ چونکە هەتاوەکو ئێستاش ئەردۆغان و باخچەری بەیەکەوە لە سەدا 35 دەنگ دێنن کەواتە کۆمەلگایەکیان هەیە و لایەنەکەی دیکە کە دژی ئەردۆغانە لەناو ئەوانەدا سەدان فاشیست هەنا ئەتۆ لە سەردەمێکدا کە شەڕ نەبێت کە ئەوان پێی دەڵێن تێرۆر تند و تیژی هەرچەندە تند و تیژی لە زمانی فەڕەنسیدا هەموو تند و تیژێک پێی دەگوترێت تێرۆر لەو سەردەمانەدا کە با بڵێن تێرۆر نەبێیان تند و تیژی نەبێت چەکان ڕاوەستان ئیمکانت هەیە تۆ لە ڕێگەی کادری بەعاقڵ و مێشکراوە ناسیۆنالیست نەبێ بچی ئەو کۆمەلگایە بگۆڕی و ئەمە تاقی کراوەتەوە لە پێشوودا هەزاران ترک ئێستاکە لە دەوروبەری چاپەمەنیەکانی کوردی دەدێن و دەچن کار دەکەن قسە دەکەن قسەی باش دەکەن لە بۆ هەندێش ناتوانن بچنەوە تورکیا سەدانی وەکو فەهیم تا شتێکی لەبەرەوەی پەرتووکیان لەسەر کورد نووسیوە بە دەوڵەتی تورکیا وتووە کاکە چیتر باس لە تێرۆر و مێرۆر مەکە مەڵێ پەکەکە ئەمریکای لە پشتە و فلان و ئێرانی لە پشتە شتیوە پەکەکە پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی کێشەیەک هەیە وایانی سەدان کەسی دیکە هەنا بە دەوڵەتیان وتووە کاکە لە کاتێکدا کێشەیەک هەبێت تێرۆر دەبێت تێرۆر مانای ئەوەیە لە فلانە شوێن کێشەیەک هەیە بەڵام تێرۆر ناتوانێت هیچ کێشێک چارەسەر بکات یعنی مەبەستمان لە تێرۆر تیژیە چەک ناتوانێت کێشە چارەسەر بکات چەک ئەتوانی بەتەنیا بڵێ کێشەیەک هەیە بۆ ئەوەیە تو کێشەکە چارەسەر بکەی دەبێت سەرەتا چەکەکە چارەسەر بکەی ئێستا کە خۆناغێکی دیکە دێتە پێشەوە پەکەکە با بڵێ چۆن وەڵام داتەوە باسی دەوڵەتمان کرد پەکە چۆن وەڵام داتەوە یعنی ئێستا ئەو کادرانەی پەکەکە دەبێت بەشێکیان بەلای کەمەوە بستنە کوردستانی تورکیا مەبەستمان باکوور یان تورکیا لەوێ ببنە کادری سیویل سیاسەتی سیویل بکەن لەوێدا ئەم کێشەیە چۆن چارەسەر دەکرێت کەسێک کە 20 ساڵە لە دیاربەکر کون بەکون سیاسەتی سیویل دەکات چەکی هەڵنەگرتووە ولا سیاسەتی سیویل زۆر شارەزایە ذهنیەتەکەی لە بۆ سیاسەتی سیویل دەبێت و کەسێکی دیکەش کە 20 ساڵە 30 ساڵە لە شاخە چەکی بەدەست بۆ فەرماندار بووە سایکۆلۆژیەکەی سایکۆلۆژیای شەڕ و شاخ و ئەشکەوتە ئەمەش بچێتەوە کامیان کاریگەری لەسەر کامیان دەکا کامە دەخاتە ژێر ڕکێفی خۆی
چونکە پێشتر نمونەی وامان بینیون چەند ساڵێکە ئێمە باسی شەڕی دەمیرتاش و کادرانی پەکە دەکەین کە ڕێگە نادەن دەمیرتاش سیاست بکە کار بکە ئایا ئەمە دووبارە دەبێتەوە یان نە ئەمە یەک لە تەحەدا گەورەکانە کە ڕوبەڕووی پەکە دەبێتەوە کاتێکی خۆش ڕێز و سڵاو بۆ ئێوە و خوێنەران و ئەوانەی کە کەناڵی قەندیل پرێس بەسەر دەکەنەوە من بە پێویستی دەزانم کە کەناڵی وە سەربەخۆ و بێلایەنانە بەردەوام لە ئارەدامن سەرکەوتە بۆ دەخوازم